لە بەریتانیا لەگەڵ میوانێکی دیکەم بە سوپاسەوە دکتۆر ڕێبوار فەتاح نووسەر گفتوگۆی زیاتر دەکەم لەسەر جەنگەکە. دکتۆر، بەریتانیا بەشێکە لە وڵاتانەی کە لەگەڵ وڵاتانی دیکەی ئەوروپا گەڕێکی دانوستانی دیپلۆماسیان دوێنێ لە جنێف لەگەڵ ئێران ئەنجامدا، بەڵام نەگەیشتە ئەنجامێکی ئەوتۆکە دڵخۆشکەر بێ بۆ ئەوەی کە ئەوروپیەکان دەیانەوێت بەریتانیاش وەنە ئێرانیش و ئەمریکاش. اینجا بابەتێکەیە بەریتانیا بۆچی لەگەڵ ئەوروپا بۆتە بەشێک لە دانوستانەکان؟ دیارە زۆر گرنگە چونکە ئاسایشی خۆڕەڵەت ناوەڕاست بەڕاستی بەشێکە لە ئاسایشی نێودەوڵەتی. خۆگەر واز لە نەوت و غازیش بێنیان واز لە وزەش بێنین پێشتر دیومانە کە چۆن نائارامی لە سووریا و لە عێراقا توانی گروپی تونڕە و دروست بکات. ئەم گروپە تونڕەوانە بەشدار بوون لە کاری تێکدەر لە ئەوروپا بە بەریتانیاشەوە، لە ئەڵمانیا، لە فەڕەنسا، لە زۆر وڵاتی دیکە لە ئەمریکا. ینی لە ڕۆژگاری ئەمڕۆوە ناتوانانی دەستبەرداری بەشێکی دنیا بیت لەبەرەوە بەریتانیا و یەکێتی ئەوروپاش بەشدارن لە کاری دیپلۆماسیە، بەڵام ئەو کۆبوونەوانەی وابزام دوێنێ کراوە لەوە ناچێت، ینی هەنگاوچوو بێتە پێشەوە. لەگەڵ ئەوەشا من بەکارێکی باش ێزانم ئەگەر هاوکار بێ لە ڕاگررتنی جەنگی ئیسرائیل و ئێرانە و بگەڕێنەوە بۆ سەر مێزی گفتوگۆ وەک دەڵێن. زۆر باشە، بۆی هەیە ڕۆژێک لە ڕۆژان بەریتانیاش بیر بکاتەوە ببێتە بەشێک لە جەنگەکە؟ بڕوان ناکەم بەریتانیا بەشدار بێ بەو جۆرەی کە ئەمریکا بەشدارە، بەڵام دیارە لە باگراوندا بەریتانیا کاریگەری دیپلۆماسی و کلتوری زۆرە، ئەتوانێت وەکەڵێن هەندێک گۆریز ڕاپشێشێت کە ئیسرائیل و ئەمریکا ناتوان ئەو گروپانە ڕاپشێشن، چونکە بە درێژی مێژوو بەریتانیا هەوری داوە لەگەڵ ئێرانە پەیوەندی تێک نەچێت. زۆر باشە، هەندێک قسە دەکرێت بۆ نمونە کەمێک پێش ئێستا سەرۆکۆماری تورکیا قسەی زۆر توندی بەرامبەر بە ئیسرائیل کرد. رووسیاش قسە دەکات، چینیش قسە دەکات، لە بەرامبەردا وڵاتی دۆستی ئیسرائیلیش قسە دەکەن. بۆی هەیە جارێکی دیکە بەهۆی بۆچوونە جیاوازەکانەوە لەسەر ئاستی نێودەوڵەتی بەهۆی هەڵگیرتنی جەنگەکە هەندێک وڵات پەیوەندیەکانیان جارێکی دیکە بچێتەوە سفر. ئەنێ مەترسینی ینی هەری ئێستا پەیوەندی تورکیا و ئیسرائیل تەواو تێک چووە، چونکە ئوردوغان وەکە زانین خۆ بە سوڵتانە زانێ، خۆ بە سوڵتانی ئیسلامیە زانیە، لەوە زۆرتر بۆ بەکارهێنانی ناوخۆ یا بە ڕازیکردنی دەنگدەرانی کە لە هەڵبژاردنەوە دوور نین پێویستە لە زمانی ئەوە یا بە بۆچوونی ئەو بە توندی دژی ئیسرائیل بوەستێ و داکۆشی لە ئیسلام بکات. ئەمە لایەکەی دیکەی ئەوەیە کە بەڕاستی ئوردوغان هەر لە ڕۆژی یەکەمی جەنگەوە نیگەرانە لەوەی کە ئاسایشی ناوخۆی تورکیا تێک بچێت، چونکە پێشتریش هەر لە سەردەمی ئوردوغانە هەر لەم تێرمەی ئوردوغانە چەندەها پرۆتێز بووە، بەڵام ئوردوغان لەبەر ئەوەی کە توانیوێتی دەسەڵاتی خۆی وەکو ئەتوانم بڵێم وەکو سوڵتانێک وەکو دیکتاتۆرێک بەسەر تورکیا فەرز بکە ئەوانەی هەموو کوژانەوەتەوە. ئەگەر سپارچێک ببێت یادڵ یاگە بروسکێک ببێت بە بۆچوونی من تورکیا ڕەنگە وڵاتە بکەێت لە وڵاتانەی کە نائارامە. باشە کاک دکتۆر، سەرەتای هێرشەکانی ئیسرائیلیش بۆ سەر کەرتی غەزا ئەو قسانەمان زۆر گوێ لێ بوو، ئێستاشی لەگەڵدا بێ هەمان قسە دووبارە دەکرێتەوە، بەڵام هیچ وڵاتێکی هاوسۆزمان نەبینی گولەیەک بەدەر لە حەماس بەرامبەر بە ئیسرائیل بتەقێنێت. ئایا ئەوەی ئێستاش دەگوترێ بەرامبەر بە ئێران وەکو پشتیوانیەک بۆ ئێران هەمانە قسە میدیایانن کە لە ئۆکتۆبەری 2023 بەرامبەر بە ئیسرائیل دەگوترێت یان بۆی هەیە ئەمجار هەڵوێستەکان جیاواز بن؟ بڕوان ناکەم تورکیا یان وڵاتێکی دیکە بەشداری ئەو جەنگە بێت، بۆ ڕەنگە بەشدار بن لە کوژانەوەی جەنگەکە. ئەگەر لایەنی ئێران بگرن
بەلایانی ئێران پشکێتەوە چونکە جەنگەکە ئێستا بەڕاستی لە دووڕیانێکایە ئەمریکا و ئیسرائیل نانەوێ ڕای بگرن ئەیانێ مل بە ئێران بن هەروەکو سەدام حوسێن بیهێنە سەر مێزی گفتوگۆ لە جێگەیەک نازانم ڕەنگە لە ئوردون بێ لە عەمان بیتە لە جێگەیەک لەوێ وەکو خێمەی سەفوان ڕووتی بکەنەوە و بچن بگەڕێن بۆ ئەو شتانی خۆیانیانەوێت ئەمە ئێران قبوڵی ناکات ئێران بۆیە ئێستا جەنگەکە بێت بۆی بتوانێت جارێکتر خۆی کۆبکاتەوە بۆی پیشانی جیهان و ناوخۆشی بە کە ئێران تێک نەشکاوە بەڵکو بەشدارە لە گفتوگوە لە چەند ڕۆژی ڕابردووە ئێران چەندەها جار بە تایبەتی عراقچی وەزیری دەرەوە چەندەها جار داوای کردو کە بە دابنیشین بۆ چارەسەر بەڵام نە ئیسرائیل نە ئەمریکا گوێ لەوە ناگرن ئیسرائیل هیچ گوێ ناگرێ ئەم ترەمپیش کە کەسێکە بەڕاستی ناتوانێت بڕیار بدا هەموو شتێکەڵی 2 هەفتەی تر ئەمە جارێکی شخصی کردیەوە بۆ 2 هەفتەی تر ترەمپ سەرۆشێک نییە بتوانێت بڕیار بات بێزگە لەوەش کە بەڵێنی بە دەنگدەرانی خۆی یاوە کە جەنگی کە لەگەڵ ئێرانە بە ئاشتی ڕێکەوێت هەرچەند ئێستا زۆر بەجددی بەشدارە لەو جەنگە بەڵام ناو خۆی ئەمریکاڵێت کە ئەم بەشداری شەڕ نییە زۆر باشە زۆر کێشەی ناوخۆ هەیە بەشێکە لەم شەڕە زۆر باشە کاک دکتۆر لەگەڵ کەمبوونەوەی توانە موشەچیەکانی ئێران بۆی هەیە لە هەفتەکانی داهاتوودا ئێران قایل بێت بگەڕێتەوە سەرمێزی دانوستان و ئەوەی ئەمریکا و ئیسرائیل دەیڵێن گوێڕایڵ بێت و لە بەرامبەریشدا پێتانوانی ئەمریکا و ئیسرائیلیش چاوەڕێوە دەکەن یعنی ئەمریکا و ئیسرائیل چاوەڕێی ئەوەکەن با دوو لایانی لێ بکەینەوە یەکەم بزان ئێستا چی ڕوویە ئێستا من هەفتەی دوو هەماین ئێران بەڕاستی هێشتا شەڕەکە و شەڕێکی جدیژەکە من ناڵێم توانای ئێران لە هی ئیسرائیل زۆرترە توانای سەربازیەڵێم بەڵام ئێران توانیوێتی کە ناوخۆی ئیسرائیل نائارام بکات ئەیبینین هەموو دیبلۆماتێک لە ئیسرائیلی بەجێهێشتووە هەروەها چەند ڕۆژێکە هەواڵ هەیە کە خەڵکی ناو ئیسرائیل خۆی ئەچن بۆ قۆپرس ئەچن بۆ تووشیا ئەچن بۆ میسر چۆریەکەن منیش لێ بمە هەر چۆڵمە کرد ینی بەڕاستی من ئامادە نیم لەژێر بۆمبا بم ینی ئەم زەختەش لەتر لەسەر نەتەنیاهوو زۆر هەتا ئەمڕۆ گفتوگویان لەگەڵ خەڵکی ئاسایی وەکو بنتوواکە لەسەر شەقام لە ئیسرائیل هەمووی داوایەوەیە کرد کە پێویستە دابنیشتەمە چارەسەرکردنەوە بەرەو هیچ جێگەیەک ناچێت ئەگەر جەنگێکی کورت و کاریگەر بواە ڕەنگە ئیسرائیلیەکان نەگەیشتنایەتە ئەمڕۆ بەڵام بەڕاستی چونکە کەسیش نازانێت مەبەستم کەس ئەوەیە کە ئەمریکا و ئیسرائیل و یا ئەو تینکتانکانەی هیانە توانای جەنگی ئیسرائیل چەنگە ئەمە شەڕێکی نەزانراوە بەڕاستی زۆر باشە ئەمڕۆ وەزیری دەرەوەی شەوی ڕابردوو وەزیری دەرەوەی عراق قسەیەکی کردووە دەڵێت ڕەنگە جەنگەکە داخستنی گەروی هورمزی لێ بکەوێتەوە بە داخستنی گەروی هورمز ڕێگری دەکات لە گواستنەوەی 5 ملیۆن بەرمیل نەوت ڕۆژێکدا کە هێشتا زیانەکانی شەڕی جەنگی ئۆکراین و رووسیا بەسەر وزەی ئەوروپا داماون ئەگەر ئەمەش بێتە پێشەوە ئەوروپیەکان وەکو ترسێک سەیری ناکەن بەریتانیا یعنی هەرگەروی هورمز نییە کەوا بزانام لە ساسی نەوت و غازی جیهانی پاتێ بڕێ هەر کێشەی گاز و نەوت هی ئێران خۆی ئەتوانێت قەیرانێکی زۆر گەورە بخاتە بازاری نەودەوڵەتیەوە حاڵی حاضر لە بەریتانیا کە من ئێستا لە لەندەنم نرخی بنزین بەرز بۆتەوە کە نرخی بنزین بەرزە بێتەوە هەڵاوسان زۆرە بێ پارەی توانای کڕینی گرفانی خەڵک کەمە بێتەوە دیارە ئەمە گرفتێکی زۆر گەورەیە بۆ دەسەڵات بۆ حکوومەتی ئەم وڵاتە ئەمە بەریتانیا نمونەیەکە بەڵام هەموو جیهان بەم جۆرەیە ئەمریکاش بەم جۆرەیە ئەوە کارتێکی دیکە ئەوەیە کە زۆر لایەن ریپۆرتیەواکەن کە ئێران چەشی کاریگەرتری هەیە ئەتوانێت بەکاری بێنێ هەرچەنگە یانێگە ئەگەر حەز لێرا بخوات من حەزەکەم کە
لە جەنگەکان نەمێنێ بەڵام ئەگە بەردەوام بێت کەس نازانێت چەنگی کە بەردەوامە بێت یا چەند چەکی دیکە بەکارێت چەند جۆر چەکی دیکە بەکارێت ئەمەش هەموو جیهانی بە تایبەتی خۆرەڵاتی ناوەڕاستی نیگەران کردووە چونکە ئێستا بۆ نمونە ئێوە لە کوردستان بەڕاستی خەڵکی کوردستان نیگەرانە لەوەی ئەم جەنگە بەرەو شوێچێ بەجگە لەوە ژیانی خەڵک ئاڵۆز بووە خەڵک ناتوانێت بگەڕێتەوە فڕۆکەخانەکان داخراون هاتو چوە نییە ئەمە هەمووی کاریگەرە لەسەر ئابووری ناوخۆ هەتا بەردەوام تر بێ نرخیش گرانترەوێ کەواتە جەنگەکە تەنها وەسەر وڵاتانی دراوسێ کاریگەری نییە ئەمڕۆ لە ماوەی 9 ڕۆژدا بنزین لە بەریتانیا گران بوو بێت بێگومان دیکەش گران دەبێت لە وڵاتی دیکەش گران دەبێت سەرچاوەکانی وزە خەڵک بە ئەستەم دەستی دەگاتە وزە کەواتە ئەوروپیەکان لەگەڵ ترسیان لە سەلامەتیان ترسیان لە ژیرفانیشیان هەیە لەگەڵ بەردەوام بوونی جەنگەکەیە گومانیتیان نییە گرفان شتێکی زۆر گرنگە بۆ هەموو کەسێک ئەگەر بەڕاستی من ئەوەم پارە پێ نەبێ بتوانم پێی بژیم ژیانم خۆش نییە ژیانی ماڵم ینی خەڵک بە ماڵم ناڵی خۆی لێ چی ئەمە زۆر جار لە ئێمە سیاسەکانی لە ئێمە ئەیانی خەڵک بگەم ژێنن ئەڵێن موچە هیچ نییە ئەم شەڕێک کە ئەکەی لەم سەرزەمینە وەڕەنگە بۆ بەختەوەری ئینسانی بەختەوەری ئینسان بەشێکی زۆری ئەوەیە لە چ دەوروبەرێکە هاژی لە چ دەوروبەرێکی کارەژی یعنی مەگرفتێکی زۆر گەورەیە هەرەوەژ نییە ئەگەر ئەم جەنگە خۆ ئەگەر ئێران ژێمی ئیسلامی ئێران بڕوخێ ئەمە گەورەترین بۆمبە کە لەم سەرزەمینە ئەتەقێتەوە چکە تۆ بیرن نەچێت سووریا هەمووی 20 ملیۆن کەس نابوو هەموو ئەو ناوچەوەی نائارام کرد ئێستا تورکیا کارتێکی زۆر گەورەی بەدەستەوەیە کە بەرامبەرەکانن لە دژی ئەوروپا و بەریتانیا بەکاری هێنێ هەر ئەوروپا زەخت لە تورکیا بکە تورکیاڵێمان نامۆکەم ئەوروپا ئیجاتۆ وەرە 90 ملیۆن کەس کە نەوە ڕەنگە نزیکی سەیش بێت پەرتەوازە ببن بێژگە لەو ئەو هەموو گروپی ئەتنیک و گروپەی ئەوەمو گروپی ئەتنیک و ئاینەی لە ئێرانە هەیە یعنی هەریەکەیان بەلایە کارڕوە ئایا کۆمەلگەی نێودەوڵەتی ئامادەیە بۆ ئەوەی کە ئێرانێکی وا گەورە پارچە پارچە ببێت و بێ بەو جۆرەی کە عێراقی 2006 و 2007 بەسەری هات بڕوا ناکەم بەڵام لە واچێ ئیسرائیل ئەم لایەنە نەبینێت هەتەنا ئەو لایەنە ببینێت کە ئێران ڕاکێش بکە بە دۆڕاوی بۆ سەرمێزی گفتوگۆ زۆر باشە بەڵام پێدەچێت ئەوروپیەکان لەوە تێگەیشت بن کە نیگەرانی ئێران لە ئەمریکا کە دەڵێت هاوبەشە لە جەنگەکە لەگەڵ ئیسرائیل بۆ ئەوروپیەکانیش کەمتر نەبێت و ڕەنگە لە سەرمێزی دانوستان ئەمە بەجددی لەگەڵ ئەوروپیەکان باسکرا بێت ڕەنگە ئەمە پێدەچێت وا پێدەچێت ئەمە بەشێک بێت لەوەی کە هۆکارێک بێت لەوەی کە دوای پێچوار کاتژمێر لە بۆبوونەوە دوێنێ نەگەیشتنی ڕێکەوتنێک و نەگەیشتنە هیچ ئەو ئەنجامێک کە شایانی باز بێت باسی ڕاستە چونکە وەک وتم ئیسرائیل ناوێ ئێستا جەنگەکە ڕابگرێ کە دڵنیا نییە لەوەی کە توانای پیتاندنی یۆرانیۆم و چەکەکانی دیکەی ئێران نەماوە ناوێت لێوا جەنگەکە ڕابگرێت ئەوێت پەڕ و باڵی ئێران بکات و بهێن بە کوردیەکەی بێنێت سەرمێزی گفتوگۆ بڕوا ناکەم هیچ نەتەوەیەک لەم سەرزەمینا بەوە ڕازی بێت ئەمە بە کوردیەکەی تو پێڵێ تۆ وڵاتێکی سۆڤەرنی تۆ وڵاتێکی سەربەخۆنی ئێمە ئەوە پێکەین کە ئێمە ئامانەوێت ینی ئەوە گرفتێکی زۆر گەورەیە ئەو زمانە کە ترەمپ و نەتینیاهوو بەکارێن بەڕاستی لەم سەرزەمینا جێی نەماوە زۆر باشە کاک دکتۆر پێشتر وا دەگوترا ئێران بۆ ئەوەی دۆخی نێوخۆی خۆی سەقامگیرکە مەترسی نەکەوێتە نێوخودی ئێرانەوە نێوخۆی ئێرانەوە بۆ نمونە دەیەوێت دەسوەردان لە عێراق بکات بۆی عێراق ناسەقامگیر بێت دەسوەردان لە سووریا بکات بۆی دۆخی سووریا وەکو خۆی بمێنێتەوە کە لە 2011 چۆنە ئەومان دەیبینی لە ئێمن بە هەمان شێوە لە لوبنان بە هەمان شێوە لە فەڵەستین بە هەمان شێوە ئێستاش بۆی هەیە بۆ ئەوی شەڕەکە لە خۆی دوورخاتەوە هەندێک وڵاتی دیکە تێوە بگلێنێت ڕێڕەوەکانی شەڕ فراوانتر بکات
ینی ئێران زۆر کە ساویلکانە سێرێکە ئێران توانای زۆرە ئێران کارتی زۆر بەدەستەوەیە ئێران ڕەنگە تەنیا ئیمپراتورێت بێ لەو ناوچەیە کە لە جێ خۆی مابێتەوە لە زمانی دارویشەوە کە لەگەڵ ئەلەکزەندەرە شەڕی کردووە ینی جگە لەوە سروشتی ئێران زۆر جیاوازە بەڕاستی خەڵک زۆرتر نیشتمان پەروەرن یعنی مە لەسەر کوردەکانی ڕۆژهەڵا دەڵێن زۆرتر ئێرانین تاکو کورد بن بۆ من جگلێنی عقی خۆیان ئەگەر ئێران خزمەتیانەکە با ئێرانی بن هەتا ئەوانی تر بۆ نمونە لە کالیفۆرنیایە نزیکەی سێنەوەیە لە ئێران نییە لە زمانی شاوە لە هەفتاونەوە دەرکراوە ئێستا باسی کورد بکە ئەڵێ کورد نییە هەمومان ئێرانین کوڕی کوڕەکەیەتی یا کچی کچەکەیەتی بەڕاستی نەتەوەیەکی نیشتمان پەروەرن لەبەرەوە ئەم جەنگە بە بۆچوونی من لە ڕووی پێگەی ڕژێمی ئیسلامی ئێرانەوە بەهێزتر ئەمڕۆ بەهێزترە لەوەی پێش جنگەکە ڕاستە ئەوروپاویان ئیسرائیل و ئەمریکا هەندێک کەسیان بەدەستێ وەکو کوڕی شا بەڕاستی ئەمانە هیچ پێگەیشیان نییە کوڕی شا و ڕۆژە لە تەلەڤیزۆنا باسی خەڵکی ئێرانێ کردووانەیە کرد بیری چوو بووکە لە ساڵی هەفتاونەوە ئەمان لە ئێران ئەگەر بە زمانێکی ساکار بێڵم شار بەدەکران ئێستا ئەوێت بەهۆی ئیسرائیل و ئەمریکاوە جاری کە بچێتەوە بە ئێران بێ بە گەڕانەوەی ماڵباتی شا بۆ ئێرانیەکان هەواڵێکی دڵخۆش نەبێت لە کاتێکدا ئەزمون کراوە و بە تایبەتی لە ڕۆژەڵاتی کوردستان و بۆ کوردی نێو ئێرە ینی گومانی تیان نییە کە ئەگەر ئێران وڵاتێکی کراوە بێ ینی بەداخەوە کراوە نییە نازانم بۆچی نێزانم بۆچی بەڵام ێرەجێ نییە ئەگەر ئێران وڵاتێکی کراوە بێت توانایی زۆر هەیە بۆ نمونە وڵاتێکی وەکو تورکیا کە لە سەدا یەکی مێژوو کللتوری ئێرانی نییە ئەتوانێت لەسەر گەشتیار بژی بۆچی ئێران ناتوانێت دەرگا بکاتەوە خەڵک بچێ بۆیە بۆ دەرگان ینی هەندێشت لە ئێرانە هەیە کە بەڕاستی زمینەی نییە بۆ نمونە سەرپۆش خەڵک بەجێ بەڵە سەری پۆشی سەری نەپۆشی قچێ بەسەر بەڕاستی ینی هەندێشت کە بەسەر خەڵکا سەپێنراوە ئازادی خەڵک دەسک بۆتەوە ینی خۆڕەنگە دوای ئەم جەنگە تەنانەت ڕژێمی ئیسلامی ئێرانیش تا ڕادێک بکرێتەوە هیوادارم شتێکی پۆزتیفی لێەوە بێتە دەرەوە گرفتێکی دیکەژەوەی ئەوەیە کە ئەوەی پێی ئەوە تێکە شتێکی وهابێ ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئەوانیش نەیانتوانیوە خۆیان ڕێک بخەن بەشدارێکی پۆزتیف لە گۆڕانکاری یا لە ڕیفۆرما لە ئێران بکەن هەموو کەسێک هەموو لایەنێک هەموو حیزبێکی سیاسی ئێرانی ئەوێ بڕوخێنێت و ئەوانە ئەوەش زمانێکی بۆ من هەر کوردەکان سێتی خەڕەنگە خراپ نەبێتێت بۆ خۆمان کوردی سێری بکەین یعنی هەتا ئەمڕۆ نەتوانراوە خەتێ پشێشێک کە هێزی کوردی لە ئێرانە لەسەر ئەو خەتوێشی گرتوێ بارەژەرەوە خەتەوێک نەگرێت ئەمەش گرفتێکی زۆر گەورەیە هەرچەندە هەڵوێستیان باشە تا ڕادەیەشی زۆر ویان نەکردەوە بەشێک لە جەنگەکە ئەوەش دڵخۆشکەرە بەڵام لەسەر ئەوەوە پێویست و پلتفۆرمێکیان هەوێت لەو پلتفۆرمان ئەزام چیناوەنیە کە بتوانن بەشداریشی پۆزتیف نەک وەکو کورد بەڵکو وەکو ئێرانی نەک بڵێ ئێمە کوردی مافی خۆمانوێ نەخێر ئەمە ئێرانە مافی ئێمەش وەکو هەموو کەسێکی تر ئەبێ بەم جۆرە بێ یان بنەمای هاوڵات بوون بەرێتە ناو ئێرانەوە بەڵام بەداخەوە تا ئێستا من هەنگاوی شۆم نەدیوە دەستت خۆش بێ کاک دکتۆر بەڕێز دکتۆر ڕێبار فەتاح سەر زۆر سپاس دەکەم کە لە لەندەوە لە لەندەن بە سوێژ ڕاستەخۆ لەگەڵم دەستت خۆش بێ